طبعا کۆنفرانسەکەی ئێمە بە ناونیشانی شڵەژانی شەبەنگی ئۆتیزم و لێکەوتە پێوەستەکانی لە ڕابردوو ئێستا و داهاتوو. طبعا ئامانجی سەرەکی ئەم کۆنفرانسە بە دەرەجە یەکەوەیە کە ئەو جۆرە لە تێکەڵاوی و با بڵێن خوێندنەوە فرە جۆریەی کە بۆ ئۆتیزمە کرێ نەهێڵدرێت، هەوڵ درێت لە ڕێگەی کۆنفرانسی زانستیەوە لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە و ئەنجامی توێژینەوە زانستیەکانەوە ئێمە خوێندنەوە و لێکدانەوە بۆ ئۆتیزم بکەین. بۆیە ینی ئێمە هەوڵماندا لەو پێناوەیە لەگەڵ کۆمەڵێک زۆر لە جامیعاتی با بڵێن دەرەکی چ شەرق الأوسط بێت، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جامیعەی سیگمۆند فرۆید لە نەمسا هەوڵدین بە مشتەرەکی کۆنفرانسێک بکەین و لە پێناو ئەوەی کە با بڵێن هەلێکی زانستی بۆ خوێندنەوەی با بڵێن خوێندنەوەیەکی زانستی بۆ ئۆتیزم بکەین. ئامانجیش لە کۆنفرانسەکە بەڕاستی هەرەوەیە گەیشتنە بە خاڵێک بۆی بزانین چۆن کار لەگەڵ مناڵی ئۆتیزم بکەین، چونکە زۆرینەی جارێکێک لە گرفتەکان ئێمە وەکو کورد کە تووشمانە بێت لە کوردستان ئەوەیە زۆربەی توێژینەوەکان جیهانین، ئەوروپین، ئەمریکین، هەڵبەت ئەوان لەگەڵ ئێمە جیاوازن لە ڕووی کولتور، لە ڕووی ئاو هەوا، لە ڕووی پەروەردە، لە ڕووی جیناتەوە. بۆیە ئەم جۆرە کۆنفرانسانەوە ئەم جۆرە توێژینەوانە بزات بۆ خەڵکی ئێمە گرنگە. سەبارەت بۆ خاڵش کە ئایا ئەم کۆنفرانسە چه پەیامێکی بۆ دایک و باوک هەیە، بەڕاستی لە کۆتایی کۆنفرانسەکە توانین بڵین ئەگەین بەوەی کە چی پێیە بۆ دایک و باوک، بەڵام بەش بە حاڵی خۆم بە ئەزمموی کارکردنم لەگەڵ مناڵانی ئۆتیزمە ئەوەی کە زۆر مهمە دایک و باوک لەبارەیەوە زانیاری هەبێ ئەوەیە یەکەم زۆر بە شێوازێکی ورد لە مناڵەکەی تێبگا و هەرگیز بەراوردی نەکات بە مناڵانی تری ئۆتیزمی وەک مناڵەکەی خۆی، چکە هیچ مناڵێکی ئۆتیزم لە مناڵێکی تر ناچێت، چۆن پەنجەمۆرمان لە پەنجەمۆری کەس ناچێت، مناڵانی ئۆتیزمی جوانیەک. ئێمە ئەوە کۆی کە سەرپەرشتیاری پسپۆری پەروەردەی تایبەتین و ئیشەکەی لەگەڵ مەجای خاوەن پێداویستی تایبەتە و بە تایبەتی ئۆتیزمە بە پێویستی ێزانی لە هەموو کۆنفرانسەکانە ئامادە بین بۆ ئەوەی لە کۆتا زانیاریمان هەبێ لەسەر توێژینەوەکان و پرۆگرامی ناو توێژینەوەکان و ڕێنمایی ناو توێژینەوەکانی دنیا بزانین لە توێژینەوەکانە چی هەیە تازەیە بۆ ئەوی ئاگادار بین لە ئاخر پێشکەوتنی دنیا. ئەوەی گرنگ بوو لەم کۆنفرانسەیە ئەوە بوو کە باسی ئەوە کراکە بەرنامەی ABA بەرنمەیەکی باشە بۆ پێشکەوتن و گۆڕینی سلوکی مناڵ و نەخۆشی ئۆتیزم ئەمێنێتەوە نەخۆشیەکە، بەڵام پێویستی بە ڕاهێنان هەیە و پێویستە خێزان بەشدار بێت لە ڕاهێنانەکانە و ئەگەر خێزان بەشدار نەبێ مناڵەکەت باش نابێت، یعنی پێشکەوتنی باش بەخۆیەوە نابینێ. و شتێکی کەش لێرە کە زۆر گرنگ بوو ئەو دکتۆرانەی کە هاتبوون لە مسرەوە بەڕاستی لە ئاستێکی بەرزا بوون و توێژینەوەکانیان بەهێز بوو و ئیستا لەم ئەمەی ئیستا ئەم مۆزوعی ئیستا باسی ئەوە کات چۆن زمانی مناڵ پێشخەین بە تایبەتی مناڵی ئۆتیزم. ئێستا ئەم لێرە ئیشارەتی بۆیە کە شەرت نییە مناڵێکی ئۆتیزم بتوانێت قسە بکات تۆ هەوڵی خۆتی لەگەڵای، بەڵام دوور نییە لە کۆتاییە هەر قسە نەکا بۆیە ئەڵێ تۆ هەموو چارەسەرێکی خۆتی بۆ بکە، بەڵام چاڕێ ئەوەشمە بە قسە بکە